سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. با گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە هاتوومەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆزی کوردەواری لە جوانڕۆ بۆکان و گوندی وەیسیەر، برینداربوونی 5 کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود، کوژرانی لاوێکی خەڵکی کوودەش بە تەقەی هێزەکانی ڕژیم لە کەرەج، ئاشکرابوونی گەندەڵیەکی دیکەی ماڵی لە شاری ورمێ، و خۆپیشاندانی ئاوارە فلستینیەکانی غەزا لە بەردەم سوپای ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. بەرزڕاگرتنی ڕۆژی جلی کوردی لە شاری سنە. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە بەرابەر لەگەڵ دەی مارس ڕۆژی جلی کوردی لە شاری سنە و زانکۆی کوردستان مەراسمێک بە جلوبەرگی کوردی و موسیقای ڕەسەنی کوردەواری بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنە و ڤیدیوانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی کچ و کوڕی زانکۆی کوردستان بە لەبەرکردنی جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی و دەربڕینی خۆشی ڕۆژی جلی کوردیان لە هەموو کوردانی جیهان پیرۆزبایی کرد. لەلایەکی دیکەوە لە مەیدانی ئێقباڵی شاری سنە بەڕاسمی هەڵپەڕکێ و شایی بە بەشداری ژنان و پیاوان بە جلی جوانی کوردی بەڕێوەچوو و لەلایەن خەڵک و گەشتیارانەوە پێشوازی لێکرا. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆزی کوردەواری لە جوانڕۆ بۆکان و گوندی وەیسیەر. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە خەڵکی ئازادی خوازی کوردستان لە شارەکانی بۆکان و جوانڕۆ و گوندی وەیسیەری مەریوان مەشغەڵی نەورۆزی ئازادیان هەڵگیرساند و بە دەوریدا شایی و خۆشیان دەربڕی. بەپێی زانیاریەکان، هەزاران شارۆمەندی خەڵکی جوانڕۆ لە دەوروبەری ئەو شارە کۆبوونەتەوە و بە هەڵکردنی ئاگری نەورۆز و لەبەرکردنی جلی کوردی هەڵپەڕکێ و خۆشیان دەربڕیوە و هاتنی سەری ساڵیان لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی کردووە. لە شاری بۆکان چالاکانی مەدەنی لەسەر چیای تەرەغە کۆبوونەوە و مەراسمێکیان بە بۆنەی هاتنی بەهاری سەرکەوتن و نەورۆزی مێژووی کوردان بەڕێوەبرد. لە ئاوای وەیسیەری سەر بە شاری مەریوان خەڵکی ئازادی خواز بە دەور ئاگری نەورۆزدا هەڵپەڕین و هیوای سەرکەوتنیان بۆ خەڵکی کوردستان خواست. برینداربوونی 5 کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود. ڕۆژانی هەینی شەممە و یەکشەممە 18 و 19 و 20 ڕەشەمە 5 کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسود بە تەقەی ڕاستەوخۆ لێدان و هەڵدانی بەرد بریندارکران. ڕۆژی هەینی 18 ڕەشەمە کۆڵبەرێک بە ناوی هیوا ڕەحیمی پاشدەست بەسەرکران و لێدان لەلایەن هەنگی مەرزی بانە لە مەودایەکی نزیکەوە تەقەی لێکراو بە سەختی بریندار بوو. ڕۆژی شەممە 19 ڕەشەمە لە سنووری هەنگەژاڵی بانە دوو کۆڵبەری خەڵکی سەقز بە ناوەکانی ئارمان حسەینی تەمەن 26 ساڵ و شاهین حەمەدی تەمەن 17 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕۆژین بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی هەشەمێزی سەر بە شاری سنە بە ناوی کەماڵ حەبیبی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندارکرا. هەمان ڕۆژ کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی ئومید مورادی بەهۆی هەڵدانی بەرد بە سەریدا بریندار بوو. کوژرانی لاوێکی خەڵکی کوودەشت بە تەقەی هێزەکانی ڕژیم لە کەرەج. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە شارۆمەندێکی خەڵکی شاری کوهدەشت و دانیشتووی کەرەج بە ناوی یونس فەرەجی بە تەقەی هێزەکانی ڕژیم لەو شارە گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە شارۆچکەی پەردیسی کەرەج لە پشتەوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقیان لە یونس نەجەفی کردووە و ئەو شارۆمەندیان کوشتووە. شانی باسە کە هۆکاری هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرە و گەنجە کووردە هێشتا ڕوون نییە. ناڕوونی چارەنووسی شەهاب دارابی لە گرتوخانەی ئیتلاعاتی شابەت. شەهاب دارابی شارۆمەندی خەڵکی شارستانی شابات کە لە دژی هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیم بابەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردبووە، پاش دەست بەسەرکران لە گرتوخانەی ئیتلاعاتی ئەو شارەدا بلا تەکلیف ماوەتەوە. شەهاب دارابی شۆفێری بار هەڵگرە و بە تەنیایی لەگەڵ دایکیدا ژیان بەسەرەبات. ناوبراو پێش هەڵبژاردنەکانی هەردوو مەجلسی شۆڕای ئیسلامی و خبرەکانی ڕژیم خوازیاری تەحریمی ئەو شانۆگەریە بوو، بەڵام لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و پاش 11 ڕۆژ بەندکران چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە.
ئازادی سلەیمان عەبدی بە دانانی وەسیقە لە زیندانی سەقز. سلەیمان عەبدی ئەندامی ئەنجومەنی سنفی معلیمانی سەقز و زێویە ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمەی 1402 بە دانانی وەسیقەی 600 ملیۆن تمەنی لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. سلەیمان عەبدی پێشتر و لە مانگی پوشپەڕی 1402 لەلایەن لەقی 105 دادگای گشتی و ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی لە گۆڕستانی ئایچی بە 8 مانگ زیندان و 70 زەربە شەلاق مەحکوم کرا. بە پێی زانیاریەکان حکمی بەندکرانی ئەو چالاکە سنفیە بۆ حکمی ئاوەڵە گۆڕاوە و ڕۆژی ڕابردوو بە دانانی وەسیقە لە زیندانی سەقز ئازاد کراوە. ئاشکرابوونی گەندەڵیەکی دیکەی ماڵی لە شاری ورمێ. بە پێی راپۆرتی میدیاکانی نێوخۆ شرکەتێکی تجاری لە شاری ورمێ بە بیانووی مامەلەکردن لە بازاڕەکانی فارێکس و ئەرزی دیجیتال هەروە هاوردەکردن و هەناردەکردنی شتومەک پارەی لە خەڵک وەرگرتووە و بەڕێوەبەرانی هەڵاتون. بە وتەی پارێزەری ماڵدزراوانی ورمێ بەڕێوەبەرانی شرکەت سەرەتا بڕەپارەیەکیان وەکو سوودی سەرمایەکان بە خەڵک داوە، بەڵام لە ماوەی 11 مانگی ڕابردوودا لە ناکاو پەرداختی سوودی هاواردەی پشکداران قەت کراوە و خاوەن شرکەت بە 1000 میلیارد تمەن پارەی لە خەڵکەوە کە وەریگرتووە هەڵاتووە. بە پێی زانیاریەکان تا ئێستا 200 کەس لەسەر ئەو شرکەتە سکاڵایان تۆمار کردووە و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بۆ 400 تا 500 کەس بەرز بێتەوە. قوربانی بوونی 6 کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی سنە کامیاران. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمۆبیل لە مێحوەری سنە بۆ کامیاران 4 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان لە سێڕیانی موچ بارهەڵگرێکی ئێسۆزۆ لەگەڵ سەواریەکی پێژۆ 405 پێکیان داداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 4 کەس دەست بەجێ گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. ئیدامەی مانگرتنی کرێکاران لە پێترۆشیمی دێهدەشت. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی دێهدەشت بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی پێترۆشیمی دێهدەشت لە ڕۆژی 7 ڕەشەمەی ئەم ساڵەوە دەستیان لە کار کێشاوە و ڕایانگەیاندووە کە تا ئەو کاتەی داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتنەدەن. ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرانی شرکات هێزی سەرکوتیان بۆ تێکدانی کۆبوونەوەی کرێکاران بانگ کرد، بەڵام کرێکاران لەسەر ئیدامەی مانگرتن پێداگریان کرد. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی 4 مانگ حەقدەست و مەزایە پەرداختی بیمە و جەژنانە. کوژران و برینداربوونی 11 کەس بەهۆی تەقینەوەی خانوویەک لە شاری ڕێی. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە بەهۆی تەقینەوەی ماددەی بەرهەمهێنانی تەرەقەی چوارشەممە سووری لە خانوویەکی 2 لە شاری ڕێی هاوڵاتیە گیانی لەدەستا و 10 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی ئۆژانسی ئێران لە سەرەتای ڕەشەمەی ئەم ساڵەوە تا ڕۆژی 19 مانگ 282 کەس بەهۆی ڕووداوەکانی پەیوەندیدار بە چوارشەممە سووری لە ئێران بریندار بوون. 7 کەس گیانیان لەدەستاوە، 24 کەس کەمەندان بوون، 130 کەس تووشی سووتانی جەستە بوون و 101 کەس چاویان زیانی پێگەشتووە. پارێزگاکانی تاران، ئازەربایجانی شەرقی و غەربی زۆرترین برینداریان هەبووە و 73 لە سەدی بریندارەکان تەمەنیان لە نێوان 15 بۆ 18 ساڵ بوو. دواهۆڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئاوارە فلستینیەکانی غەزە لە بەردەم سوپای ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 20 ڕەشەمە سەدان ئاوارەی فلستینی لە بەردەم ئۆتۆمۆبیلە سەربازیەکانی سوپای ئیسرائیلدا خۆپیشاندانیان کرد و خوازیاری ئاگربەست بوون. بە پێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە سەدان شارۆمەندی ئاوارەی فلستینی لە غەزە بە بەرزکردنەوەی ئاڵای سپی لە بەردەم ئەرتەشی ئیسرائیل خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و گەڕانەوە بۆ ماڵەکانیان بوون. بە پێی دوایین زانیاریەکان دانوستانەکانی ئاگربەست لە نێوان حەماس و ئەرتەشی ئیسرائیل ئاکامێکی نەبووە و کۆمەڵگای نێودەوڵەتی سەبارەت بە چوونەسەرەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکان لە مانگی ڕەمەزاندا هۆشداری داوەتە دەوڵەتی ئیسرائیل و داوایان کردووە ئاگربەستی چەند هەفتەیی ڕابگەێنن.
بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست گەشتیاڵەکانتان پێشکەشکرا فەرمونون بۆ بینینی دێژێ بەنامەکانی تلویزیۆنی کوڵ.